خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەڕۆژە و بە جۆرێک خەڵکی هەرێمی کوردستان سەرقاڵ دەکرێت بە بابەتێکەوە کە بابەتی چارەسەری و بنیادی نییە لە هەرێمی کوردستان. لە چەند ڕۆژی ڕابردوودا پرسی سزادانی 5 ڕۆژنامە نووس و چالاکوانی بادینان ڕۆژەفێکی گرنگی هەرێمی کوردستان و خەڵک بوو کە داوایە نەکرد ئەم بابەتە بە یاسایی و بە ویژدانیەک لا بکرێتەوە، بەڵام دوجار پرسەکە کرا بە پرسی سیاسی و ئەو 5 کەسەش ئێستا لە کونجی زیندان گیر کراون. تەنانەت ئەمریکا و فەڕەنساشی ئەمریکا و ئەڵمانیاشی پێ تۆمەتبار کرا و گوێ لە قسەی کەس ناگیرێ. ئێستا پرسێکی تر هاتۆتە پێشەوە، گوایە هێزێکی ئەمنی یاخود دژە تیرۆری یەکێتی بەشداری کردووە لە کوشتنی قاسمی سلێمانی کە لە ماوەی ڕابردوو لەلایەن ئەمریکیەکانەوە بە ئامان گیرە. لەلایەکی ترەوە باسێکی تر هەیە لەلایەن مێدیاکانی پارتی دموکراتی کوردستان کە باسدەوە دەکرێت یەکێتی گەنجێکی لە ماوەی ڕابردوو گەنجێکی ڕۆژهەڵاتی ڕادستی ئێران کردوتەوە. ئێستا خەڵک نازانێ خەمی نانی بێ، خەمی کێشە بنیاتیەکانی بێ، یان خەمی ئەم هەموو پڕ و پاکەندەیە. پرسی 5 سزادراوەکە لە بیری خەڵک دەچێتەوە. ئەم شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز بژار حەکیم ڕۆژنامەنووس کە لاولێرەوە لەگەڵمانە، هەروەها دکتۆر ڕێمی سەلام مامۆستای زانکۆ و کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان کە لە پیرمامەوە لەگەڵمانە. سوپاس بۆ هەردوو میوانی ئازیزم. کاک بژار، یعنی هەر 24 کاتژمێرە خەڵکی کوردستان ئەبێت چاوەڕێی بابەتێ بکە، هیچێک لە بابەتەکانیش بنیادی نین و سوودیان بۆ پێشکەوتنی هەرێمی کوردستانیە تەنها ماندووکردنی خەڵکە. قسەی تۆ لەسەرەوە ئەمەی کەمڕۆ هاتوتە پێشەوە بۆ لە بیربردنەوەی پرسی 5 سزادراوەکەی بادینانە یاخود چی لە پشتەوە؟ ئەم کاتتان باش، سپاس بۆم دەرفەتا تەوەرەکە تەوەرێکی گرنگە. لە ڕاستیە بەرەوەی بچمە ناو هەندێک وردەکاری لە پرسی بابەتی سزادانی یان پەسەندکردنی بڕیاری سزادانی دەگیرکراوانی بادینان دەبێت ئەوە بپرسین کە بۆچی کاتێک کە بۆ نمونە بابەتی ینی پرسی سزادراوانی دەگیرکراوانی بادینان کە بۆتە قەزیەکی نێوخۆیی و نێودەوڵەتیش، ینی فشارێکی زۆر لەسەر ینی بڵین حکوومەت هەرێمی کوردستان بەگشتی و تیمی پارتی لە ناو حکوومەت بە تایبەت هەیە، بەڵام دەبینین کە لایەنێک یان جیهەتێکی ئەمنی کە دەیانەوێ حەدەسی دیکە ینی کۆمەڵێک بابەتی دیکەی چاواشە دروست بکەن و ڕای گشتی پێ بەهەژێنن بۆ ئەوی بتوانن ینی فۆکەسی خەڵک ینی فۆکسی نێودەوڵەتی نێوخۆیی لەسەر بابەتی پرسی سزادراوان و دەگیرکراوانی بادینان لا بچێ. ینی بەڕاستی لە هەرێمی کوردستان دۆخی خوڵقاوە کە ئەستەما ینی خەڵکی ئێمە هاوڵاتی ئێمە و نیشتیمانی ئێمە یان وەرگرانی سوۆشیال میدیا و وەرگرانی میدیا بەگشتی بتوانن کاشتەکان بابەتەکان وەکو خۆی ببینن. ینی ئەگەرچی ینی خەڵکی ئێمە وشیارە لە سوۆشیال میدیا شتەکان باش هەزم دەکا، بەڵام دروستکردنی حەدەس لە پێناو ینی لە بیرچوونەوەی حەدەسی دیکە ئەمە حاڵەتێکی ینی لە حاڵەتێکەوە بۆتە دیارداوە بەردەوامی بوونی هەیە و لەگەڵ سەر هەڵدانی هەر بابەتێکی کە پەیوەندی ینی ڕێی عام ڕای گشتی لە ناوخۆ دەروی وڵات بە تایبەتی لە پرسی سزادراوانی بادینان دەوژێندرێ، پرسی دیکە جیهەتی ئەمنی دیکە پرسی دیکە دەوژێندرێ بۆ ئەوی کە فۆکەسی خەڵک لا بچێ. یعنی لە ڕاستیدا دەبێت ینی ئەوە بگوترێ کە پرسی ینی پەسەندکردنی سزای دەستگیرکراوانی بادینان لەلایەن دادگای پێداچوونەوە بۆتە سکانداڵێکی نێودەوڵەتی، ینی چاوی هەموو جیهان ینی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە لە بواری میدیاکارەکان نوێنەراتی وڵاتان ینی بۆ نمونە ینی کۆمەڵێک ینی ئەم پرسا بۆتە پرسێکی نێودەوڵەتی کە زۆر بە هەند وەردەژێ لە وڵاتان، ینی بۆ نمونە ڕێکخراوە میدیایەکانی وەکو CPJ و IFJ و مەسەلەن هومان ڕایتس وۆچ و کۆمەڵێک ئەم ڕێکخراوە نێودەوڵەتانی کە لە بواری میدیاکارەکان فۆکسی تەواویان خستۆتە سەر مەسەلەی پرسی سزادراوانی بادینان
و لە لایەکی دیکە دوو کۆنسڵخانەی ینی گەورەی وەکو ئەمریکا، بەریتانیا، ئەڵمانیا، فەڕەنسا، کەنەدا، ینی ئەموانە هەمویان بەجددی هاتوونەتە سەرخەت ئەم ینی تێدەگەی کام قەزیەیە قەزیەکی زۆر گەورەترە و ینی ئەوان حەجمی خۆی پێدەن. ینی دەمێت دواتر دەسمەنا وردەکارێکی کە بۆچی ینی ئەم پرسا ینی بۆ وای لێ هاتووە، بەڵام دەمەوێت وەڵامی پرسیارەکەت بە پوختی ئەوە بدەمەوە کە لە هەرێمی کوردستان زمینەیەک ڕەخساوە ینی ژینگەیەک هەیە کە ئەم ژینگەیە بە شێوەیەکی گشتی ینی ئاراستە دەکرێت. دەیانوێت ئەم پرسانەی کە ئێستا لە کوردستان سەر هەڵدەن بە تایبەتی پرسی سزادراوانی بادینان کە ینی بۆتە باسی ڕۆژ و ڕۆژەوێکی درێژخایانیشە لەگەڵ هەرێمی کوردستان خۆی دەگونجێنێ ئەمانە لە بیربردنەوەیان ینی بە هەر بەرنمەیەک بە هەر داڕژنی هەر پلانێک بێ ئاسان نییە. لەبەر ئەوە ینی کاتێک کە ئەم ڕێکخراوەی دەوڵەتیانە نوێنەرایەتی وڵاتان کە بە جددی بۆ پرسی سزادراوانی بادینان دێنە سەرخەت، ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەم ناحەقیە ینی ڕێک دەچێتە ناو ئەم قالبا کە ئەمە بەشێکە لەوەی کە ناحەقی یان وەکو زوڵم سەیری دەکرێت لە مەسەلەی بابەتی سزادانی دەستگیرکراوانی بادینان. بۆیە پرسی بە لە ڕابردن و دروستکردنی حەدەس لە پێناو حەدەس و دروستکردنی حەدەسێک لە پێناو بیربردنەوەی قەزیەیەک لە هزر و تاچی ڕۆژنامە نووسان و چالکوانان و بەتاواتی ینی خەڵکی کوردستان بەگشتی لە حاڵەتەوە لە دیاردەوە بۆتە حاڵات و ئەمە بە بەردەوامیش ینی ڕەنگە لە ماوەی داهاتوشدا بە شێوەی دیکە ینی کار لەسەرەوە بکرێ کە ئەم پرسە جدیانی کە هەیە لە بیر خەڵک بچێتەوە. بەڵام ینی بەڕاستی خەڵکی ئێمە ینی میدیاکارانی ئێمە دیانی بەگشتی ژینگەی کوردستان خەڵکی کوردستان لەوە تێگەیشتون کە دروستکردنی پرس، دروستکردنی حەدەس، هێنا خوڵقاندنی بابەتی چاواشەکارانە بۆ لە بیربردنەوەی پرسێکی حەقیقی شوێنی خۆی ناگرێت لە نێو کۆمەڵی کوردیدا. لەبەر ئەوە خەڵکی ئێمە بە دوای شتی حەقیقیدا دەگەڕێ. ینی ئەمن هەرجارێکی دیکەش لەم بەرنامەی جەنابەت لەسەر پرسی میدیا و ڕۆڵی میدیا باسی ئەومان کرد وتمان ئێمە خەڵکی ئێمە ئەگەر چی لە سوۆسیال میدیا بەهۆی فراوان بوونی ینی هەواڵی فەیک و فەیگی نووس زۆرە، بەڵام خەڵکانێکی یەکجار زۆریش عوداڵی ئەوان ینی بەدوای مەسەلەن هەواڵی حەقیدا بگەڕێن. بۆیە پرسی سزادراوانی بادینان ینی ئاسانیە لە بیر خەڵک ببرێتەوە بە دروستکردنی پرسی دیکە لەبەوەی پرسی حەقیقین وجدانی تاچی خەڵکی کوردستانی هەژاندووە. ئەگەر ئەو پرسە بەهۆی هەر بابەتێکەوە بێ، بەهۆی هەر پڕۆپاگەندەیەکەوە بێ، بەوە شتێکی ترەوە بێ لە بیری خەڵکی کوردستان بچێتەوە ڕەوشی ئازادی ڕادەربڕین، ڕەوشی سەروەری یاسا لە هەرێمی کوردستان ڕۆ و کوێ کاکبژار. لە ڕاستی ئێستا زۆر قسە لەسەر ئەم پرسە دەکرێتن، ینی ئەم بابەتانە بە ئاسانی بەلاڕێنا بردرێن و ناتواندرێت کە بڵێن چاواشەی تێدا بکرێت لەبەوەی ئەمە پرسێکی حەقیقیە. ئەم پرسێکە کە ینی هاتۆتە نێو حاڵەتی بیرکردنەوەی و زاکری تاچی کورد، ینی بە شێوەیەک لە شێوەکان ینی کۆمەڵێک لە ڕێماوی ڕابردوشدا کاتێک کە بڵێن پرسێکی ینی حەقیقی شتێک کە لە نێو مجتەمەعی کوردیدا کە بەتایبەتی لە بواری میدیا و لە بەرامبەر ڕۆژنامەنووساندا کە ناچێتە بەرژەوەندی لایەنێکی سیاسی لە ناو حکوومەتی هەرێم دێن لە ڕێگەی دروستکردنی هەواڵی چاواشەکاریەوە یان کۆمەڵێک بڵێن ئاراستەکردنی چەند بابەتێک لە میدیادا بۆ ئەوەی لەبیر خەڵک ببرێتەوە ئەمە کارێکی ئاسان نییە بەڕاستی. لەبەرەوەی ئەگەر ئێمە ئێستا ینی بەتایبەتی لە پرسی ئەمڕۆکەدا کە بابەتی بڵێن ناوهێنانی دژە تیرۆر لە پرسی مەسەلەن کوژرانی قاسم سلەیمانی کە هاتوۆتە پێشەوە، ینی ئەمە ئەم حاڵەتە ینی ئەم ئەگەر دواتر پرسیار هەبێت لەسەرەوەی بچمەنە وردەکارێکی ڕەنگەن دەکەین بڵێ ئێستا چۆن کاردانەی هەبوو لە میدیا ئێرانیش، بەڵام ئەمانە دروستکراون بەم ئاراستەیە کە بۆ ئەوەی ئەم فۆکسەی کە لەسەر ئەم فۆکسە نێودەوڵەتینەوە خۆی کە لەسەر سزادراوانی بادینان هەیە ینی بە شێوەیەک لە شێوەکان کاڵی بکەنەوە یا ئەم بابەتە خەڵکی پێسەقال بکەن. بەڵام وەکو گوتم سکانداڵی پرسی سزادراوانی بادینان هێندە قورس و کاریگەرە بە بابەتی ئاوا چاوەشەکر ینی لە بیر تاچی خەڵکی کوردستان و لە بەرچاوی ڕۆژنامەنووسان کاڵ نابێتەوە. باشە کاکبژار گفتوگۆ زیاترەکەین دکتۆر ڕێبین ئەم کاتت باش. ئەم هەموو ململانێ و ئەم هەموو دژێشیە بۆ یعنی ئێستا ئەگەر پرسیار لە بەڕێزت بکەم پرسی سزادراوانی ڕۆژنامەنووس و چالاکوانانی
بادینان بۆچی کراوەتە ململانەیەکی سیاسی لە کاتێکدا پرسێکی یاساییە و واروەها خەڵکی کوردستان و سەفارەتی ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا ژەڵێ ئەمانە پێویستی بە پێداچوونەوەی زوڵمیان لێکراوە. یعنی بۆ ئێستا پرسێکی تر دێتە ناوە و هیچیشی ڕۆ بنیات یاریێمی کوردستان و خزمەتی خەڵک نییە. بەنای خۆی گەورە و میرەبان تەمەن ڕێز و سڵام بۆ جەنابت و بۆ بەڕێستان سوپاس. میوانەکەی بەڕێست و سەرزەمبینەران ئەوەی کە کوردستان لێ ڕوودەدا بریتە لە بە سیاسیکردنی تەنانەت هەندێک بابەتی وا کە بەڵکو ڕۆژی ڕووناک دیارە کە یعنی مامۆستا ئێستا دەفەرموو ینی نابێ و بابەتانە بۆ شوێ بە شێوەیەکی لە سیاسی بکرێ سیاسە بکرێ بەڵام لە هەمان کاتا بۆ خۆی وای لێکراوە کرا بە بەسلەیەکی پۆپۆلیستی جەماوەری نیشتیمانی وە ئەو بابەتی محاکمەکردە کە لە حەزمی خۆی زیاتر ئەو کێش بوو و غەڵەت و بە جەوەیەکی سەربی شکایەوە بەسەر کەیسەکەدا بەڕاستی یعنی دەکرا بەو شێوەیە هەموو تاک بە تاکی کوردستان لاغ لەسەر لاغ لە ژووری ماڵی خۆیان نادان نەنیشن و هەموو یەکێ خۆی بک بە هادادوەرێک و حکم بدا بەسەر ئەو بابەتێدا چونکە وەکو دەزانی جەنابێ پارچە پارچەکردنی زانیاری بابەتێکە وەکو بە هەڵەت پێشکەشکردنی زانیاریە وەوەش دژی جارنامەی ئەو جارنامە شەرەفی کە لە ساڵی 1954 دەرچێنراوەکە هەم ڕۆژنامەوان ئەگەر خۆی ناوبنی ڕۆژنامەوان یان خەڵکی توێژەر و خەڵکی ئەوانەی کە وەکو باحث و وەکو لێکۆڵەر دەردەچن لە ناو کەناڵەکانی ئەعلامات دەبێ پابەندی بە هەباڵەکانی گەاندنی زانیاری و کاری ڕۆژنامەوانی پیرۆز بکەن لەبەرەوەی لە سیستەمی دیموکراسیە هەندێک جار دەسەڵاتی ئەو چوارەمەی کە پێڵێن ئیعلام و دەستگاکانی ڕاگەاندن لە وڵاتێکی دیموکراسیە بەر لە سێدەسەڵاتەکەش دێت لەبەرەوەی تەوجیهی ڕێی جەماوەر دەتوانێت بڵێن ڕێڕەوەکەی بگۆڕێ یا بەرەواڕاستەیەکی بەرێ مەسلەی ڕاگەاندنەکان و پاژەوە خەڵک دەچێت دەک دەدات پەرلەمان لەدایک دەبێت وەلەو پەرلەمانەش حکوومەت لەدایک دەبێت بەم شێوەیە کە گەل بووە بە خاوەنی سیادی ڕسمی ئەسلی لە شۆڕشی فەڕەنساوە باسی ئەو بابەتی ئازادی و ئازادی دەربڕین و ئەوانە بڕاوەتەوە و لە جارڕامەی مافەکانی مرۆڤی 48 شادی ساندوپات کرایەوە و لە هەردوو پەیماننامەی نێودەوڵەتی مافە سیاسی و ئابوووریەکانی جیهانە کە زۆربەی زۆری دەوڵەتان ئینتیمایان کردو بۆ ئەو جارنامە جیهانیەش لە 16 نووسراوەتەوانێ 1966 دیسان هەمووی داکۆکی لەوە کردووە کە بە شێوەیەکی ئازادانە و بابەتی ڕادەربڕین ئەبێ بوونی خۆی هەبێ و لە حقوقە سیاسەکانی هاوڵاتیانیشە دوو جۆر حقوقی سیاسیمانێ بەشێکیان ڕادەربڕینە بە شێوەیەکی تاک بەشێکی تری بە شێوەی دەستە جەمعی و گروپە ئەوەی کە بە دەستە جەمعی و گروپ وەکو خۆپیشاندان و مانگرتنی جەماوەری و سۆڕش و ڕاپەڕین و هەموو ئەو بزافانە دەگرێتەوە کە بە شێوەیەکی گشتی بە دەستە جەمعی بمارەسە دەکرێت بەڵامەوەی بە شێوەیەکی تاک بمارەسە دەکرێت ئەمەیە کە ڕای خۆمان دەبڕین لە تەلەڤیزیۆنی بەڕێستانەوە ئەوەیە کە بابەتێک دەنووسێ ئەوەیە کە یەکێک دەچێت دەنگ دەدا بە کاندیدەکانی ئەوەی کە ئێستا زۆر گەورە کراوەتەوانێ وەکو کەیسێکی ئاسایی کە دەبواە مامەڵی لەگەڵا بکرابایە دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک بابەت یەکەمیان بەداخەوە ئەو کێبەرکێ ناڕەوایی کە لە بینی وەکو دوو زۆنەیەک هەبێت لە بینی سلێمانی و هەولێرە ئەو بابەتانەی وا لێ کردووە کە بابەتی کوشتنی ڕۆژنامەوانێک بەلای ئەو برادرانەوە کە کردویانە بە بابەتی ڕۆژ ئەوەنە گرنگی پێ نەدرا بەڵام دەبینی لە دادگایکردنێکی عەلەنی ڕسمیدا بامادەبوونی ئەندامانی پەرلەمان و دام و دەستگاکانی چاودێری بافەکانی مرۆڤ و بە پارێزەرانێکی زۆر و زەوەندە و هەموو بەش بە دادگایکردنێکی عەلەنی دکتۆر ڕێبین یعنی ئێستا من بەوازحیەوە لە بەڕێز بپرسم دکتۆر یعنی ئێستا ئەو پرسی پێنج سزادراوەی باجینان بە بۆچوونی بەڕێزت پرسێکی یاساییە و ئەوانە ئەو حکمی بەسەریان دراوە حکمێکی ئاساییە ئەوە ئێستا ئەو وەڵامی ئەو پرسیارە دەبێ ئێمە هەموو مەلەفی بابەتەکەمان لەبەر دەستاوێ دەبێ ئێمە بزانین بەڵگەنامەکان چۆنی کۆکراونەتەوە ڕاستە لە ئەتراف سەید ئەدیلەیە یعنی دانپێدانان بۆ خۆی
وەکو ژمارە یەکەمی هەموو ئەو بەڵگانەیە کە دەتوانرێت خەڵکی پێدانە بکرێ یا خەڵکی پێ ئیدانە نەکرێ. ئەوە بابەتێکە کە دەبێت فایلی دۆسیەکە لەبەر دەمانەبێ. ئەو پرسیاری جەنابتە لە دادگای تەمیزی کوردستان کراوە. ئەو پرسیاری جەنابەت ئاراستە کراوە بۆ دادگای تەمیز و چاوپێخشانەوە کراوە بۆ بابەتی کەیسەکەی پێنجگیراوەکەی بادینان. بۆیە وەڵامیشا بە شێوەیەکی ئازادانە لە کۆی 5 حاکمی بەڕێز و دادوەر سێ ئەندامی ئەو دادگا باڵایی کوردستان کە بۆ دوو دادوەرەکەی ترپیان وا بۆ ئەمە دروست نییە کاک دکتۆر، بۆ دوو دادوەرەکەی تر هە لە ناو دادگای تەمیزپیان وا بۆ ئەم بڕیارە دروست نییە بۆیە واژویان نەکردووە. یعنی بۆ خۆی ئەخرەوە مانای ئەوەیە بەڵگەی ئەوەیە ئەو مەسەلەیە کە بە شێوەیەکی ناسیاسیانە بڕیارەکە دراوە و بۆیە ئەندامیش دانراوە 5 ئەندام دانراوە لە دادگای تەمیزە تاوەکو گەر کەیسی هاتە بەردەوی بەڕێزیان هەندێکیان کە بڕۆیان پێهێنا یان نەهێنا بە ژمارەیەکی تاک دەربچێت لە دوایین بڕیارە. یعنی ممکن نییە ژمارە 5 دابەش بێ بەسەر دوو ڕای یەکسانی 50-50. لێرەدا ڕایەکەی هەفتای وتوێتی کە بڵێن وەکو ڕا و ئیرادە یاسایەکەی دادوەرە بەڕێزەکانی دادگای تەمیز سێ لە کۆی 5 ئەندام بڵێن پەسەندکردنی داواکە یان بڕیارەکەی دادگای تاوانەکانی هەولێری سەرباندووە کە ئەمەش بەڵگەیەکی حەشاڵ نەگرە بۆ ئەوەی کە بەڕێزان دادوەرانی دادگای تەمیز بە شێوەیەکی سربەخۆیانەوە ئازادانە بڕیاریان داوە. بەڵگەی دووەمیش بۆ ئەوەی کە ئازادانە بڕیاریان داوە دادگای تەمیزی کوردستان ئەوەیە کە ناوی هەندێک وڵاتی تێدا هێنراوە لەو بڕیارەدا کە حکوومەت یاریبی کوردستان اتفاقی استراتیژی دوورمەودای پۆڵی ئاسایشی و پێشمەرگایەتی و ڕێخستنی سوپای کوردستانی هەیە لەگەڵیانەکەویش دەوڵەتی ئەمریکا و ئەڵمانیایە بزات. یعنی ئەگەر دەسەڵاتی سیاسی تێکەڵ بواە بە هیچ جۆرێک ئەو ئێحراجەی بە خۆی دروست نەدەکرد کە ناوی ئەو وڵاتانە بێرێ بەو نۆعە. ئەوەش بەڵگەی دووەمە لەسەرەوەی کە دادگای تەمیزی کوردستان بە شێوەیەکی بڵێن سربەخۆیانە بڕیاری داوە و بەڵگەی سێمیشی بە جەنابت و من و میوانە بەڕێزەکەت و سەرجەم بینەداری خۆشەویست خۆ بخەینە دیێ جێگەی حکوومەتی یاریبی کوردستان یا ئەو دەسەڵاتەی کاستاوە بە بڕیارە بە شێوەیەک لە شێوەکان بۆ چونکە ئێستا ئێمە هیچ وڵاتێک یا دەوڵەتێ اقلیمێ فەرمانڕەوایە قەڵەمڕەوەیەک نییە بەبێ هەلجەت هاوڵاتیانی خۆی بێنێت و ئەم هەموو ئحراجی بە خۆی دروستکار لە ناو لە دەرێ. دکتۆر منەوە پرسیارە لە بەڕێز دکتۆر ڕێبین عقل ناتوانێت بڕوا بە من بێنێ بڵێ 6 ساڵ وەرن با 5 کەس بگرین نان و ئایان بین لە سزنا و هیچیشیان نەکردووە. دکتۆر ڕێبین تۆ بەڕێستان وەکو ڕۆژنامە نووسێک وەکو مامۆسایەکی زانکۆ ئەو بەڵگانەی دەمێکە لەسەر ئەو کەیسە قسە ئەکرێ ئەو بەڵگانەی هەیە ئەو قسانەی کە هەیە ئەوانەی لە محکەمە دەرچووە بەڕای خۆت هی ئەوەیە 5 کەس 6 ساڵ لەسەری حکوم بدرێ ڕێی بەڕێستە پرسم باسی دادگامەوە. بەڵێ بەڕای من ئەو بەڵگانی کە هەیە هیچ لایەنێک بەرژەوەندی لەوەدا نییە کە دەنگی خەڵک تۆمار بکەن و بۆ شێوەیە ڕەشبگیر بکرێن و بەبێەوەی هیچ تاوانێکیان کردبێت. ئەوە مەسلەیەکە بێ حتمەن لی دڵنیابیت. بابەتی دووەمیان ئەوانەی کە لەبەر دەستایە ئاعترافاتی خۆیانە کردویانە لە بەپێ ئەو بەڵگانامانەی کە لە دامودەستگاکانی ئاسایشی کوردستانە هەیە ئەوان بەڵگەکانیان لە بەردەسایە و لە بەڵام دکتۆر ئەمە دکتۆر تەنانەت لە ناو پارتی دموکراتی کوردستانیش دکتۆر ڕێبین پرسیارێکی لە هاوڵاتیان کە لە ناو پارتی دموکراتی کوردستانیش تەنانەت ئەو کەسانی کە لە سەرۆکی هەرێم نزیکن بە ڕێزنی سیروان بارزانی یعنی ڕەفزی ئەو بڕیارەی محکەمە ئەکەن پێی پێیان ناخۆشەکە بەو شێوە بێ مەسەلەن هەر چەند ڕۆژ پێش ئێستا ڕۆژنامە نووسێک کە بەڕێز کازمە لاپەروێزە کە نزیکە لە نووسنگی یاخود بەڕێز نێچیروان بەرزانی باز لەوە کە کەڵێمە سەری هەرێمی کوردستانە خوات یعنی هەتا لەناو ئێوە شاوکو پارتی دموکراتی کوردستان دوو ڕەئی هەیە کوشتنی ڕۆژنامە نووسەکانی کە لە سلێمانی بوون بە ڕۆژی ڕووناک و لەسەر جادەی شاستێکە و لە بەردەوی بۆڵینەکەدا کاکامانج و خێزانەکەی و مەلۆتکەیەکی درانە بەردەستڕێژ و بێزگەلەوەی کە چەندین کەیسی دیکەی دیزەوە دەرخۆ نەکرا ئەو خاتوتارایە لەم تەلەڤیزیۆنی بەڕێزەی وابزانام لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ڕۆژنامەوان بوو کۆمەڵێکی زۆر لە ئەو برادەرەکەی کە لە گەرمیان تیرۆر کرا هەمووی ڕۆژنامەوان بوون ئەوانە سەری کوردستانی نەخوارد
دەرکردنی یاسایەک تۆ جوابی پرسیارەکەی من دەیتەوە دکتۆر ڕێبین مەسەلەن پرسیارەکەی منەوە نەبوو من پرسیارەکەم حزبیانە نەکرد بە حساسیت لێ وەرمەگرە دکتۆر من باسی ئەوەم کرد کە تەنانەت خودی نزیکەکانی بەڕێز نێچیروان بەرزانی سەرۆکی هەرێمیش ئەوانیش باس لەوەکەن کە ئەم بڕیارە ناحەقیە پێویستی بە پێداچوونەوە نازانم جەنابەت کامیانە دیوە لەو نزیکانی کاگنش بەیاننامەکەی خودی سەرۆکی هەرێم بەیاننامەکەی ماوە ئەوانەی نزیک لەوەوە ئەوەی بینیوتن لەوانەیەوە بوو بنڕێکچێکە ڕێتێچێ ئەوە مانای ئازادیە ئازادی ڕادەربڕینە لە ناو پارتیا ئەگەر ئەوە بوو بێت دووەم بابەتی ئەوەی کە تەفسیر و تاویل هەڵدەگرێ ئەو قسانەی ئەو تانەی بەڕێز جەنابی سەرۆکی یاریمی کوردستان کاک نێچیروان بارزانی باسی کرد دەڵێ ئێمە لە پێناوی ئازادیە هەوڵمان داوە و خوێنمان ڕشتۆ و ئێستا ژوایە و وا دەبێت لەبەرەوەی کە ئەپاراستنی ئازادی بۆ خۆی بە تەنیا بابەتێکی ترمان هەیە ئێمە جەنابی کاک نێچیروان بارزانی مەبەستەکەی لەو بەیاننامەیەدا پێویست بۆ هەموو تەفسیر و تاویلە ناکا کە ئەو دژی ئەو بڕیارە بێ جەنابی فەرمووی ئێمە دژی لەکەدارکردنی ئازادین باشە دکتۆر ڕێبین پرسیارێکی تر هەیە ئێوە لە چەند ڕۆژێکە ئەنی ئەوەش هەر پرسیاری خەڵکە پەیوەست بە پرسی ئامانج بابانی و خاڵی خۆشبووان خاتولانەکە لای ئێمە کارمەند بوو بەڵام ئەمە وەزارەتی ناوخۆ کە پارتی دموکراتی کوردستانە سەرۆکی حکوومەت بەشێکی زۆر لە کەسە نزیکەکانی وەزیری ناوخۆ لە سلێمانی هەموو بەڵگە و شتێکیان لەبەردەست بوو هیچ قسەیەکیان نەکرتا ئەو کاتێک کە یعنی وتیان ئەم کەیسە هیچ مشکلەیەکی تیانی و خۆکوژیە بۆ ئێستا ئێوە ئەوە ئەزۆڵێنن آخر لەبەرەوەی زۆر وابەستەیە بە یەکەوانێ یعنی ئێمە لەو کاتەیە ئەو باشە وەزارەتی ناوخۆ خۆ پارتیە ئەو کەسانی ناربوون لە لیژنەکە نەک کەسیانێکێتی بووە هەر پۆستێک بنێریت کە تۆر دەزە بە دەرخۆنە و کرد لە شارەکەی خۆتەوە بەڵگەکانت نەهێشت بە هیچ جۆرێک لە گەڕێکێکا ئێستا تۆ توانی تاوانی دیزە بە دەرخۆنە بکەیت و پەردەپۆشی بکەیت و بە هەموو وەزارەتی ناوخۆی کوردستان و ئەمریکاشی بۆ بێنە نادۆزرێتەوە چیڕیەوە ئەگەر تۆ بەڕچەوەیەکی دەسەڵات هەبێ بشکێتەوە بەسەر ناوچەیەکە و دیزە بە دەرخۆنەی بکەیت و بەردەرەجەیەکیش زەق و ڕۆن و ئاشکرا ئەو دووفاقی دکتۆر ئەگەر ڕێمۆلات بەڵێ خوێنەواران و ڕۆژنامەوانانی دەڤەرەکە هەموو زمانیان چوو بووە کلیلە و هیچ کەسێکیش باسی ئەو کەیسانی ئەوە بە تعمیمی نەکرا کە کوشتن ئێمە ئاسانترە لە لای ئێمە تیرۆرکردن یان 6 ساڵگرتن زیندانیکردن کە بێگومان ئەمە بێ یاسایەک لای کاتەوە دکتۆر ئەگەر ڕێمۆلات کاک بژار ینی ئەم ئێستا من پرسیارێکم لە دکتۆر ڕێبین کرد دکتۆر ڕێبین وتم کە پرسیاری ئەوم لێ کردتم دوو بۆ چوونی ئەو باسی کۆمەڵێک کەیسی تری کرد خۆ هەر کەسێک هەر ڕۆژنامە نووسێک هەر کەسێک بە ناحەق ئازار بدرێت تەنانەت ئینسانێکی هەر ئینسانێک ئازار بدرێت قابلی ئیدانەکردنە لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە لەبجە بێ لە دۆک بێ لە کەرکووک بێ بۆچی ئەمە بۆ بە ململانێ و یەکتر پێشکاندن لە بریەوەی شتێکی بنیاتی بکرێ کاک بژار کاک زانە بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە ینی بەس ئەمن هەندێک لە حەزم سەقسەکانی دکتۆر هەیە بەڕاستی ینی ئەو شتەکان تێکەڵەکە سەرەتا باشی هینە بەڵام دوجار ڕتفعلی خراپی هەبوو ینی بەڕاستی ینی ئەم نازام دکتۆر ینی حقەتە باش دەزانێ ئەگەر ینی لەگەڵ خۆی ڕازگۆ بێ تێکەڵکردنی بابەتی ینی ئەو ناوانی ئەو کەیسانی کە ئەو ناوی هێنان لە سنووری پارێزگای سلێمانی هیچ بەڵگەیەک نییە بیسەرمێنێ کە ئەمە لەلایەن دەسەڵاتەوە لەلای حزبەوە یان لە سەرکاری ڕۆژنامەنووسی بووە بەڵکو ئەوەی کە ڕوون و ئاشکرایان کە دەگوترێ ئەوانە پێویستی بە هەندێک کێشەی کۆمەڵایەتیەوە هەیە ینی ئەمە بە ئەم پرسانە بۆ خەڵکی کوردستان ینی وازەح بی ئەمە یەک دوو ینی کاگ زانە ینی لە کوردستان ینی کاری میدیایی پێویستی بەوە هەیە کە کەش و هەوایەکی گونجاوی بۆ بڕەخسێ بۆ ئەوەی کە میدیاکاران بتوانن لە مجتەمەعی کوردیدا لە هەرێمی کوردستان بەپێی ینی لە کەشێکی ئارام و ئازادانەدا بتوانین کاری میدیایی خۆیان بکەن ینی جارێ با مەقسەکە لەسەر ئەوە بی ئایا ئەم کەشەی ئێستا لە کوردستان هەیە بۆ ئەو ژنگەی کە ئێستا هەیە ینی بە تایبەتی ینی بە تەحدیدە من بڵێم با لە هەولێر و لە دهۆک و لە منطقەی بادینان یعنی ئەزانی چۆنە ئەمە هەر پەیوەندی نییە بەوەی کە کاری ڕۆژنامەنووسی ینی لەم دەڤەرە هەم بۆ کاری سیاسی هەم بۆ کاری چالاکی مەدەنی و هەم بۆ کاری میدیایی
ینی بە شێوەیەکی گشتی ئەم فەزایەکە ژینگەیەکە کە بەڕاستی سانسۆری زۆری لەسرە و فۆکەسی زۆری لەسرە و ناڵێم نییە بەڵام ینی باش ئەم مەساحەیە بەرتەس کراوەتەوە ینی پرسی سزادراوانی ینی دەژیرکراوانی بادینان ینی بەڕاستی ئەزانی چۆن داخلی ململانی سیاسی بووە ینی ئەمە پەیوەندی بەوە نییە کە چێ مزایدەی لەسەر دەکا ینی بابەتەکە مزایدەکردنیش نییە لەسەر مەسەری پرسی سزادراوانی بادینان بەڵام وەکو یاساناسەکان و ئەوانەی کە من وەکو سەحەفیە کە قسەم لەگەڵ ژمارەیەک بڵێن یاساناس و پارێزە لە ڕێژکار کردووە کە مختصن بەم کاری خۆیان قسە لەسەر ئەوە دەکەن کە ڕێڕەوی قانونی بڵێن پرۆسەی لێکۆڵینەوە و ینی وەرگرتنی بەڵگەکان و بڵێن وەرگرتنی وتەی دەستگی کراوان ینی ئەم ڕێڕەوە قانونیە وەکو پێویست نەبووە و دەبواە کە باشتر لە ڕووی قانونیەوە ینی وەکو سەحەفێک ناس بە دەوردەکانی لەبەوەی ئیشی من نییە وەکو قانونەگە ئیشی یاساناسەکانە بەڵام بەپێ ئەوەی کە من پرسیارم لێ کردوون ینی بۆچی ئەم فۆکسێت دەسەرێکە وەکو پێویست بڵێن ئیجرعاتەکان نەکراون ئەمە یەک دوو ینی کاگەڕێبین دکتۆر باسی ئەوەی کرد دەڵێ ئەوانە کۆمەڵە بەڵگەیان لەلا بووە و ینی بەڵگە هەیە کە دەیسەلمێنی ئەوانە تاوانبارن ینی دادگا بەڕاستی یعنی بەر لەوەی ئەنجومەی دادوەری یان دادگای پێداچوونەوە محکەمەی تەمیز پەسەندی قەراری دادگای هەولێر بکە پێشتر کاوان لە دادگای هەولێر ئەم ڕۆژنامەنووس و چالاکوانانی بادینان کە سزادران بە 6 ساڵ و 2000 کە دادگای تەمیز تەصدیقی قەراری محکەمەی هەولێری کرد بەر لەوەی کە لە محکەمەی هەولێرش سزاکەیان بۆ دیاری بکرێ بیرما و خەڵکیش لە بیریتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە مؤتەمەر سەحافیەک بەر یعنی پێشی قەراری محکەمە وتی ئەوانە تاوانبارن یعنی جا خۆی لە ڕاستیدا ئەوانەی کە لە محکەمە دۆسییان لەسەر دەکرێتەوە بە تۆمەتبار ناوێن دەهێنرێ بۆ ئەوەی تا بابەتەکەیان لەسەر یەکلا دەبتەوە دواتر دەبنێت ینی تاوانبار بەڵام لە پێشتر ئامادەکاری بۆ کراوە کە ئەمانە تاوانبارن ینی دەمەوێت بڵێم ئەم کەیسا بەڕاستی پەیوەندی بە کۆمەڵێک ینی نازانم ینی بە وردەکارێکی پەیوەندی بچێوە بەڵام دوجار دەستگیرکردنی ئەمانە بەم شێوەیەوە سزادانیان بە 6 ساڵ ینی پرۆسەی کارکردنی میدیا لە هەرێمی کوردستان و پرۆزەی ینی ژینگەی کە ئازادی کاری میدیایی لە هەرێمی کوردستان دەخاتە ژێر پرسیارەوە ینی یەکێک لە بەیاننامەکەی بڵێن دادگای تەمیز محکەمەی تەمیز ینی بەڕاستی هەبوونی عیلاقەی ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدینی بە کۆنسڵگەری وڵاتان کە بە تاوان دانراوە بەڕاستی ئەمە ینی کارەساتە و ئەمە هەڵەیەکی زۆر گەورە بوو کە بەسەر ئەنجومەنی دادوەری تێپەڕی و ئەمە نیگەرانی وڵاتان و پێشم وانە بەڕاستی ئەم بابەتە وا بە ئاسانی تێپەڕی کاکزانە ینی باشە ئێستا بەڕێزت باست کرد کاکژار باست کرد کە هێنانەوەی کۆمەڵک بابەت و دروستکردنی کۆمەڵک بابەت لە مێدیاکان بۆ داپۆشینی ئەو بابەتەیە ئەمە حقیقەتی تێدا یان قسەکەت سیاسیە بەڕاستی من سەرتاش ئاماژەم بۆوە کرد ینی هەر کاتێک کە ینی کەیسێکی حەقیقی لە بڵێن لە هەولێر یان لە بادینان یان لە دهۆک ینی ئەم کەیسانە کە کەیسی حەقیقی دەجوڵێن بدەبنە ڕێ بابەتی دیکەیان بۆ دروست دەکرێت بابەتی دیکەیان بۆ دروست دەکرێت بۆ ئەوەی کە فۆکەسی خەڵک بێگومان ینی ئەمە ئەوەی کە جەنابەت باست کرد دەمێت وەڵامەکەم ئەوە بە کورتی بدەمەوە بێگومان دروستکردنی کۆمەڵێک ڕووداوی دیکەی چاواشەیە دروستی دەکەن حاڵەتەکان ڕووداوەکان دەینە پێشەوە بۆ ئەوی فۆکەسی خەڵک لەسەر بابەت حەقیقە لا بچێت بەڵێ دکتۆر ڕێبین دروستکردنی کۆمەڵێک بابەت بۆ داپۆشینی کۆمەڵێک بابەتی تر ینی ئەمە سوودێک بە فەزای سیاسی و ژیان و ژیاری خەڵکی هەرێمی کوردستانە گەێنێت یعنی زۆر بە شێوەیەکی سێری و سەبەرە باسی فەزا دروستکردنەکرێ و فەزایە و نازانم چیە قسەکانی هەر فەزاییە لەوە چێ لەگەڵ ڕێزبا بۆ جەنابکان و میوانەکەی بەڕێزێت لەبەرەوەی کە ئێمە خۆماوامان نەوتووە مەیکە ئەگەر باسی کوشتنەکەی قاسم سلەیمانیەکەن ئەوە لە ڕاگەاندنێکی ئەمریکاییە یاهو نیوزە شێوەیەکی عالەمی هەیە خۆ
پارتی نەچوە بەوان بڵێ بڕۆ ئەوە دروست بکە بە تاوەکو فۆکەسی خەڵک بگوازیتەوانێ بۆ بابەتێکی دیکە ئەوە قسەیەکە کە نازانم کێ بڕای پێەکە ئەوانی کە خۆشیان ێڵێن بڕوا بخۆیان لەوانەیە نەکەن بێگومانم لەبەرەوەی کە هەڵدان بۆ دیفاعکردن لە ناحەق دڵی ئینسان دەلەرزێنێ و وای لەیە کە ناحەقیەکە کامەیە دکتۆر ڕێبین ناحەقیەکە کامەیە یعنی ئێستا پارتی دموکراتی کوردستان خۆ نەچووە باسی قاسم سلێمانی بکە ڕاگەیاندنەکانی ئەمریکا یاهو نیوزێکی کەناڵێکی بەناوبانگی ئەمریکایی راپۆرتێکی تەقەسی حقایقی کردووە باسی ئەو دکتۆر حەزەکەم حیوارێک لە نێوان من و تۆ هەبی حەزەکەم حیوارێک لە نێوان من پەیوەندی بۆ هەبی کە ئێمە گفتوگۆیەک بکەین جا دکتۆرەگە یارمەتی بدەیە قەوسی بچووک ینی ئەم حاڵەتی جەنابەت باسی دەکەی من دەمێ ئاماژە بۆ بدەم ینی گفتوگۆکە ئێمە بەرنامەکە ئێمە لەسەر ئازادی کاری میدیاییەوە لەسەر بەسەری پرسی دەرجکراوی بادینانە بەڵام ئەوە ئێمە نین ئەم چاواشەکاریانە دەکەین من وەکو ڕۆژنامەسەک دەڵێم حقیقەتەکان ئاوان یەکیشت ئەگەر پرسی هێنانەوەی مەسەلەن ناوهێنانی دەستگای دژە تیرۆر لە پرسێکی کوشتنی وەکو قاسم سلێمانی خۆ دەستگای هەواڵگیری ئێران دەستگایەکی زۆر بەهێز وردەکاریان لەلایە ینی بۆچی ئەدی ئێران هیچ قسەیەکی وەزیری دەرەوەی ئێران قەوسەکەی بڵێ دەگەرجی بەرما ینی بەڕاستی وەختەکەی بنی برد کاتە دەمەوە بەڕێزت کاک بژار قەوسەکەت گەیشت قەوسەکە زۆر درێژ بوو کاک بژار وە تۆ جەنابیش ئەگەر لە ڕقابەی ئەگەر لە شوێنێکی لایەنێکی ڕۆژنامەوانی پێویستە بە پێی بیساقی شەرەفی جارنامەی 1954 قسە بکەیت و پێویست ناکا بەو شێوەیە کە هەموو نمونەیەکی سلبی لەسەر هەولێر و دۆک و ئەو شوێنانانی تەوانێت زۆر بە سیاسیانەت کرد من ئەم تەلەڤیزیۆنە بەڕێزە و مامۆستازانە زۆر بابەتی چاک و جوان و گەرماوگەرم دێن نەبەیدانێ پێویست ناکە بۆ شێوەی پێی بە سیاسی ئەگەر جەناب ڕایەکی سیاسی هەیە وەکو سیاسی خۆ بدوناسێنی باشترە دەک ڕۆژنامەوانێک و تەنیا باسی هەولێر و دۆک و ئەوانە بکرێت کە خراپ بووە و شامی شەریفیش بریتە لە سلەیمانی خۆ هەموو دەستگاکانی ئەوانی کە لە سلەیمانی ئیش دەکەن بنکە ڕیسەکانیان لە هەولێرە بە حیز بتەوانێت ئیجازە لە هەولێر وەردەگرێ بە دام و دەستگاکانی تەلەڤیزیۆنەوە ئیجازە لە هەولێر وەردەگرێ بە هەموو جەریدە و بڵاوکراوەکان تەوانێت ئیجازە و مۆڵەت لە هەولێرەوە وەرەگرێ بۆیە ئەو دیاکردنەوەی زۆرێکی تاریک و زۆرێکی ڕووناک ئەو بابەتە سیاسەتێکی لە توپەتکردنی میلەتەکەمانە لەبەر ئەوە دژی من وەکو شێوەیەکی شەخصی لەبەرەوەی کە بابەتەکان مل دەنێ بۆشتی قوڵتر و لە توپەتکردنی کوردستانەکەمان کە خۆی ئێمە بە هەزار ناری علی ئەم پارچەیەمان ئەوە ئازاد کردووە بۆیە ئێمە دەبێ مەجموعە یاسایەک باس بکەین ئاخرازادی ئەگەر بە یاسا نەپارێزرێ مامۆستازانە بە هیچ جۆرێک هیچ وڵاتێک و دەفرێت لە بەخلاق زەرلاقی خۆی ناوەستێ یعنی ئازادی ڕۆژنامەگەری نابێ بگاتە حەدی درۆکردنیش لەبەرەوەی کە لەگەڵ ڕێزما بۆ جەناب تۆ بینەران ئەوەی کە محکومی ئەم بابەتانە دەکات چەند یاسایەکە یەکەمیان یاسای پێدانی زانیاری ژمارە 11 ساڵی 2013ە کە لە بڕگەی 14 بڵێن مادەی 14 بڕگەی دویدا دەڵێ نابێ ئەو بابەتانەی کە سەربازی و ئەمنی و ئاسایشی و بابەتی عسکەرین وەکو زانیاری وەربگیرە بە ناوی هەر ناوێکەوە بێجگەلەوە یاسایەکی ترمان هەیە یاسای ڕۆژنامەوانانی کوردستان کە ئەو برادرانەی چیانی تیماشیان بۆ نەقابەی ڕۆژنامەوانان نییە یعنی وەلو ئێمە لە یاساکەدا لە یاسای 2010 تا نەقسێکی یاساییمان هەیە دەبێ یاسادانەری کوردستان بیوتایە ئەوانەی کە ئینتیمایان بۆ نەقابەی بڵین ڕۆژنامەوانان هەیە بە ڕۆژنامەواندا دەردێت نەک لە تعریفەکەی ساڵی 2010 تا یاسای ڕۆژنامەوانان کە دەرتووە لە مادەی دویە تعریفی ڕۆژنامەوان دەکات بەوەی کار کەسێ مبارەسەی کاری ڕۆژنامەگەرێتی بکە بەبێەوەی بڵێ کە ئەندام بێ لە ناو نەقابەکەیە بۆیە بەپی ئەم قسەیە هەر کەسێک دانیش دوو وتاری نووسی یا توانجار لەسەر تەلەڤیزیۆن دەرکەوە ئەو بە ڕۆژنامەوان حسابە ئەوانیش بۆ قەڵمە دراون ئەوە ئێمە مناقەشەوە ناکەین لەبەروی لەگەڵ یاساکە گونجاوە بەڵام لەگەڵ هەمان لا یاسایی ڕۆژنامەوانانی 2010 دەڵێ بێ ئێعتیماد بکرێت یا پیادە بکرێت بابەتی جارنامە جیانە کەی شەرەفمەندێتی کارکردی ڕۆژنامەوانی لە 1954 بەپی یاساکەی کوردستان دکتۆر ڕێبین ئەگەر سبەینێ دکتۆر ئەگەر سبەینێ لە پارێزگای هەڵەبجە دوو ڕۆژنامە نووسی نزیک لە پارتی دموکراتی کوردستان زیندانی بکرێن دەستگیر بکرێن
و دوجار دادگا لە سلێمانی یان لە هەڵەبجە بڕیار بدا کە ئەمانە لەبەرەوەی گروپێکی ماسنجەریان هەبووە لەبەرەوەی وێنەی بیرەنەوتەکانیان گرتووە لەبەرەوەی وێنەی فڕۆکەیەکیان گرتووە ئەمانە بێ 6 ساڵ حکوم درێن ڕەئی کاک دکتۆر ڕێبین حەقیقیان چی ئەبێ سل ئەم دوو ڕۆژنامەنووسی پارتین لەسەر ئەم شتانە بێگومان ئەدرێتە بەردەمی دادگا و ئەو بەڵگانە ئەگەر هەمووی لێک درایەوە ئەخۆی ئەوانە لەگەڵ ئەو بەڵگانەشا دانپێدانانیشیان هەیە ئەو برادرانی کە گیراون وەکو عەرزیشم کردی بە پێی قانونی ئیسپاتی عێراقی و زۆربەی قانونەکانی ئەم وڵاتانی چواردەوەرمان الاعتراف سيد الأدلة وأنا اعترافیان کردو دانیان ناوە بە تاوانەکانیانە و ئەوانەی ماسنجەر گروپی ماسنجەرەکە بۆ پلان دروستکردن بۆ دژی لێدانی ئەمنیەتی خەڵک لە کاتی هاتوو کۆرۆنات هەیە خەڵک بە کوش دەدەن ئەوانە هەنیان داون کە بچنە سەر جادەوبان و لە دوای ئەوە مەوجەی کوشتن و بەرکەوتنی ئەو کۆرۆنایەمان توش بوو و بێزمەوە ئێمە بابەتی خۆپیشاندان ئەگەر یعنی ئەو عەرزەی کە جەنابەت بۆ منت کرد بەفعلی دەبێ بردێتە دادگایە و دادگا بۆ خۆی بەڵگەکان ببینێ ئەگەر لە ئاسی تاوانبار دکتۆر ڕێبین 100 پارتیش دکتۆر ڕێبین وەکو ڕۆژنامە نووسێک دکتۆر ڕێبین وەکو ڕۆژنامە نووسێک ئەگەر ئەمە فەوزاک یاخود ئەگەر پارتی حراز نەکردایە وجدانیان تۆ باوەڕت بەوێ ئەبێمانە 6 ساڵ حکوم بکرێن ینی ئەگەر تۆ دابڕم لە پارتی ئەگەر نەتەوێت دیفاع لە سیاسەتی پارتی بکەی بە هەڵەو کەم و کوڕەکان ینی وجدانیان دەست بخەی لەسەر وجدان پێدا سایە 6 ساڵ حکوم بکرێن پێتوانێت خەڵکی تر هەبێ مەسەلەن خەڵک ئێستا کۆمنتە نووسێڵێەوە تا دوێنێ و پێری وەزیری دیفاعی تورکی لە منتیقەی دهۆک خۆی هاتووە بە دابەزیوە و ڕۆیشتۆ هاتووە شەڕەکرێت دێت دنیایەک مخابراتی وڵاتان لە هەرێمی کوردستانە بۆ پێنج لەبەرەوەی ئەو پارتی کرێکارانی کوردستانە کە پەلکێش کرابوون و دیزە بە دەرخۆنش کرابوون و لە سلەیمانیە بە حزبی باڵادەست باجی ئەو داڵدەدانەی ڕێکخراوەکانی پارتی کرێکاری کوردستانیشی دا لە خۆپیشاندانەکانە مناڵەورکی ئەوان بوو کە هاتن بیناو باڵەخانە حکوومیەکان و حیزبەکانیان نەسووتان و گرژیەکە دەقات زیاد کرا و لە پێیژ و باڵپەڕەکانیانە ناسراون ئەوانەی کە هانی خەڵکیان دەدا بچنە سەر جادە و دار و بەردی سلەیمانی و خزاو ناحیەکانی بسووتێنن ئەوەی کە ڕوویە بۆیە ئەوە دکتۆر یعنی دکتۆر تۆ سەرنجی بینەرەکانم ڕادەکێشی بۆ شتێکی تر مەسەلەن تۆ کۆمەڵە خەڵک داوای مافی خۆی دەکات بۆ منداڵەوردکەن یعنی مامۆستایەک دێتە سەر شەقام فەرمانبەرێک بۆ منداڵەوردکێ دکتۆر ڕێبین یعنی ئەمە پرسیارە ڕەنگە بینەرێک بکە من لە بری بینەرەکەم و پرسیارە بکەم تەلەڤیزۆنەکەی جەنابەت دانیەیە کە خەڵکێکن بە عەرەبی قساکە هاتووە بە عەرەبی قساک هاتوو بەڵام ڕەنگە مناڵی تێکەوێ بەڵام ئەمانە داوای حەقی خۆیان نەکەن حقی خۆیان داوا باشە دکتۆر شێوەیەکی دکتۆر جیاوازی یعنی جەنابەت پێت باش بوو بێن کورسات سووتێنن ئەوە تۆزێکتر بیخیانە ئێستا توانە سووتان لەو شوێنی لیدانشبی یعنی ئەوە ئوسلوبی خۆپیشاندان بوو لەو کاتەیە مناڵم خەڵکە کافە مافی نییە مافی خۆپیشاندان مافێکی چەسپاوە بە پێی دەستورەکانی هەموو دنیا و دەستوری عێراق و کوردستانی باشە دکتۆر سپاسەکەم دەربڕینی داواکاریەکە هەڵەبوو و ئەگەر تۆ پرسیارانی منیش بۆ شێوەیە بخەیتە زاویەکەوە واللهی وبیللهی وتیلایی کە هەر سێداوی خدای گەورەیە هەر کەیسێک بەو شێوەیە ببینرێ کە کەیسەکەی وازەح بێ عیان بێ و دانپێدانانی تێدا بێ قەت ئەوە نەشپارتی بن ئەگیرێن ئەگەر لە پایتەختی هەولێرا بنیان نەبن ئەوە بێگومان زۆر باشە دکتۆر ڕێبین کاک بژار لە دوجارە چارەسەری ئەم جەدەلە بە چی ئەکرێ ینی تۆش دەست بخەرە سەر وجدانە تەمانەوە پرسیارە لە دکتۆرم کرد ئەگەر لە یەکێتی نزیکیت یەکێتیت ینی دژی پارتیت وەها قسە مەکە ئینسانیە نیشتیمانیان دەست بخەرە سەر وجدانت ئەم کەیسە هی ئەوێ 6 ساڵ حکوم بدرێن کاک زانا من ینی ئەوە حەزم کرد بۆ کاک دکتۆریش ینی ئەمە ڕوون بێ من لێرە کە دانیشتوم تایتڵێکم هەیە بە ناونیشانی ئەم تایتڵێ بەشداریان بەرنامەیم کردووە کە من جۆرنالیستم ڕۆژنامە نووسم و ئەگەر بە زمانی سیاسی قسە بکەم دەیەم دەڵێم وەکو کادیرێکی حزب قسە دەکەم ینی ئەزین چۆنە ئێمە دەبێت جەدەلێک ینی مراقەشەیەک دروست بکەیت و پێشم ناخۆش بوو کاک دکتۆر ینی قسەکاری من بەڕت فعل وەگرتووە دواتر ئەمە نەمگوتووە ئەوەی کە لە هەولێر و بادینان دەگوزەرێ لە مانەی وایە لە سلێمانی و لە هەڵەبجە و لە گەرمیان هیچ کێشەیەک نییە و هەموو شتێک بەدڵی ڕۆژنامە نووسان و سەرانە بەڵام ینی بەویژدانەوە ژینگەی کارکردنی هەم بۆ کاری سیاسی هەم بۆ چالاکی مەدەنی هەم بۆ کاری سەحافە و ڕۆژنامە نووسیش
لە دەڤەری سلێمانی من ناڕم لە دەڤەری یعنی ئەگە بە زمانی سیاسی قسەم بکر بە دەمگو لە دەڤەری سەوز من دەڵێم لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە و گەرمیان کەشەکە لە بارترە بە ئەوە بەمانەی ئەوە نییە کە کێشە و گرفتی نییە بەڵام من کاتێک کە باسی هەولێر و دووهۆک دەکەم من لە هەولێر دەژیم من لە هەولێر کاری ڕۆژنامەنووسی دەکەم بۆیە باشتر حقیقەتەکان لە دەوروبەرم ڕوودەدەن و لەمسییان دەکەم ئەمە یەک دوو ینی کاکتۆر باسی هەندێک یاسای کرد بێگومان یاسای پێدانی زانیاریمان هەیە کە ڕۆژنامەنووس دەبێت زانیاری پێدو کێشەی بۆ دروست نەکرێ یان خەڵکی دیکەش بەڵام ئەمە کاری پێ ناکرێ ئێمە یاسای ڕۆژنامەگەریمان هەیە ژمارە 35 ساڵی 2007 کاری پێ ناکرێ ئێمە لە دادگاکانمان بەپێی یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەنووس نابێت دەستگیر بکرێ بەڵام لێروکانە لە دادگاکان کاری پێ ناکرێت ڕۆژنامەنووسان بە یاسای سزادانی عێراقی مامەڵەیان لەگەڵ دەکرێت ئەمە یەک دوو کاگزانە و دکتۆریش ئەو حقەتە باشە زانێ یعنی کاری ڕۆژنامەنووسی تعریف کراوە ڕۆژنامەنووسی پیشەیە ڕۆژنامەنووسی شتێک نییە بابەتێک نییە حکوومەت و حزب و لایانی سیاسی و ئەندامی مەکتەبی سیاسی و سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیر و ئەمانە بدەنێ ڕۆژنامەنووس کاری پیشەیی دەکات ئیعلام پیشەییە وەکەر کارێکی دیکەی ئاسیگری و زێڕنگری ئەمە خۆڕست کە تێدا دروست دەبێ لەگەڵ ئەمەشدا ینی بەپێی ئەزمونت وە گرنگجی بۆ بوارەکەی خۆتە دەی ینی بەس فقط لەبەر ئەوەی هەردوو ڕۆژنامەنووس شێروان شێروانی گودار سەعید لەبەر ئەوەی ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی وەکو دەڵێن ڕۆژنامەنووسین و مامەڵەیە لەگەڵ ناکوێ ئەمانە جاسووسن ینی خەڵکی دیکەشەیە قسەکە لەسەر ئەوەیە ئێمە دەبێت فراوانتر بیر بکەینەوە خەڵکی دیکەشەیە لە هەولێر لە بادینان ڕەنگە لە ئەوروپاش لە حزبێک نزیک بی و علاقەیەک جار زۆر باشی لەگەڵ بەرپرسانی تورکیا بێ ینی بۆچی ئەم علاقەی ئەوانە لەگەڵ وڵاتی تورکیا وڵاتین دیکە تاوان نییە بۆچی ئەمانە کە لەگەڵ وەک خۆیان دەڵێن کە معلوماتیان هەبیان گروپی ماسنجەریان معلوماتیان داوا بە لانیی سیاسی دیاری کرا و بە ینی ئەزین چۆنە کاری ڕۆژنامەنووسی نەقلی معلومەیە ڕۆژنامەنووس بە دوای زانیاریدا بڕوە سەرچاوی خەبەری پێویستە ئەو وێنە دەگرێ ئیشە ڕۆژنامەنووسی ئەگە فۆتۆ نەگرێ ئەگە وێنە دەگرێ ئەگە معلومات کۆ نەکاتەوە ینی ئەم پرسا ینی باگراوندەکەی خەلفیەکەی لە مەسەری پرسی سزەداوانی بادینان ئەم کەیسا کە ینی بەڕاستی بە سیاسی کراوە ینی ئەم وتارێکم نووسیوە ئەمڕۆ کاکزانە ینی زۆر بە کورتی پێم بڵێ زۆر بە کورتی ینی فۆکسەکانی ئێستا لەسەر سەرۆکی هەرێمە کاگنێتیڤان بارزانی وڵاتان ڕۆژنامەنووسان ئازادی خوازان چالکوانان نووسەران ڕێکخراوانەی دەوڵەتەکان هەمویان چاویان لەوەیە کە بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بتوانێت دەسەڵاتی یاسایی خۆی بەکاربێنێ و لێبوردنیەکی تایبەت دەربکە بۆ ئازادکردنی دەستکراوانی بادیان لەبەر ئەوە بەڕاستی ئەم پرۆسەیەکەوەک ئێستا کە دەچوات بەڕاستی دەبێت تا ینی لەکەیەکی ناشرین بە ڕووی هەرێمی کوردستان سپاس بۆ بەڕێز بژار حەکیم ڕۆژنامەنووس سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبی سەلام مامۆستای زانکۆ و کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان سپاس بۆ دیمیوانی بەڕێزم بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شۆمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ ملایەکتان خواتان لەگەڵ